بینەرانی زێدازیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی پاسی یادگار سڵاوتان لێبێت. بەرنامەی ئەم شەومان بەرنمەیەکی تایبەتە و قسەکردنە لەسەر دیاردەی چەک هەڵگرتن و چەکداری لە هەرێمی کوردستان. دەوترێت نزیکەی 26 ساڵە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە چەک هەڵگرتن بە شێوەیەکی نایاسایی قەدەغە و یاساغ کراوە و سزاشی بۆ دانراوە. بەڵام تا ئێستا وەکو پێویست ئەم یاسایە جێبەجێ نەکراوە. دەوترێت لە هەرێمی کوردستان چەک هەڵگرتن بە شێوەیەکی نایاسایی ئەوانەی کەمۆڵەتیان نییە، تەنانەت هەندێک جار ئەوانەشی کەمۆڵەتیان هەیە. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان بێزار کردووە و بە شێوەیەک لە شێوەکان ڕۆڵیان بینی وەک لە ناسەقامگیری لە کۆمەڵگەی کوردەواریدا. هەر ئەمە وا ئەکات کە لە کارنامەی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە خاڵەکان بە دیاریکراوی و بە دەق بنووسرێت کۆنتڕۆڵکردنی دیاردەی بڵاوبوونەوەی چەک لە ناو کۆمەڵگەکەماندا. مادام لە کارنامەی حکوومەت ئەمە وەکو خاڵ وەکو ستراتیژ باسکراوە، کەواتە ئەمە یەکێکە لە خەمەکان و نیگەرانیەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دڵنیام لای ئێوە نامۆنیە لە ماوەی ڕابردوودا لەسەر هۆڕن لێدانێک، لەسەر ئەوەی لەسەر شەقامێکی گشتی ڕەماشێک یاخود فولایتێک لێ دراوە، لە ئاهەنگەکاندا لەسەر سەرچۆپی چەندین بابەتی دیکە چەکی تیا بەکارەهێنرێت. لە ململانەی نێوان خێزانەکاندا هەندێک دەوترێت یانی جاری وایە برا براکەی خۆی دەکوژێت، یاخود پەنا بۆ ئەو چەکە دەبرێت بۆەوەی کەسێک کردەیەکی خۆکوژی ئەنجام بدات. بەکارهێنانی چەک لە کۆمەڵگەی کوردەواریدا بووە بە دیاردە، بووە بە مەترسی. ئەمە ئەبێت چۆن کۆنتڕۆڵ بکرێت، چۆن یاسایەک جێبەجێ بکرێت کە لە سەرەتادا دەمێکە دانراوە، لە خولی یەکەمی پەرلەمان بیری لێکراوەتەوە. ئایا ئەم مەترسیە ئەگەر بەری لێ نەگیرێت و بەری پێنەگیرێت، مەترسی ئەوە نییە کە شتێکی ئاسایی بێت وەکو جاری جاران خەڵک چەک و دەمانچەکەی بەلاقەدی و مزەڵێکەکەی بەشانیەوە بێت و بە شێوەیەکی ئاسایی بسوڕێتەوە. ڕۆڵی حکوومەت لەم پرسەدا چییە؟ ڕۆڵی وەزارەتی ناوخۆل لەم پرسەدا چییە؟ ڕۆڵی دادگا لەم پرسەدا چییە؟ ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتی و زانکۆکان و ئەوانەی پەیوەستن بەم بابەتەوە لەم پرسەدا چییە؟ هەروە قسە لەسەر ئەوە ئەکرێ کە هەرچەندە بە شێوەیەکی ئاشکرا لە شارەکانی هەرێمی کوردستان بازاڕێک نییە بۆ چەک فرۆشتن کە لە شوێنێکی ئاشکرا بێت وا مۆڵەتی هەبێ، بەڵام چەک دەفرۆشرێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا و ڕۆژانە کڕین و فرۆشی پێوە دەکرێت. من بۆ ئەم بەرنمەیە چوار میوانی ئەزیز و بەڕێزم هەیە. هەریەک لە بەڕێزان عەمیدی مافناس خالید عەباس، بەڕێوەبەری مۆڵەتی چەک و بەڕێوەبەری کاروباری ناوخۆ لە پارێزگای هەولێر. دیارە ئەم شەو جەنابیان لێرە حزوریان هەیە. ڕۆڵی ئەمان لەم مەسەلەیە ێژگار گرنگە، مەبەستمانە بزانین ئەمان کە جەنابیشیان خۆی هەر ماستەرەکەی لە بواری یاسایە ئەتوانن چی بکەن بۆم بوارە. هەروەها پارێزەر دکتۆر عەبدوڕەحمان زێباری، یاساناس و شارەزای یاساکانی پەیوەندیدار بە چەک. بەخێراتنتانەکەم سەر و سەرچاوم. کاک ئاری هاوار، توێژەری کۆمەڵایەتی، دیارە ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتیش ئێجگار گرنگە. و هەروەها لە ستۆدیۆیەکانی دیکەماندا مام عەلی خەیلانی، سەرۆکی ئەنجومەنی چەکفرۆشان لە هەولێر لەگەڵمانە حەزوری هەیە. بە خێراتنی ئەوانی شەکەم سەر و سەرچاوماناتن. جەنابی عەمید، گەل لە پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەین، ینی ئەوەی پێوترێت یاسای چەک، ئەم یاسایەت چییە؟ بە کورتی و پوختی ناوەڕۆکەکەی چییە؟ وەلەو بارەیەوە ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ چۆن پاڵپشتی لەو یاسایە و جێبەجێکردنی و یاسایە دەکات؟ بەڵێ، زۆر سپاس کاگادگار. تەبعاً پاش ڕاپەڕینە بەزنەکەی کوردستان بەهاری کوردستان، دیاردەی چەکداری بە شێوەیەکی بەربڕاو و زۆر ناشرین لە کوردستان بەدی دەکرا لە هەموو پارێزگاکان. لەگەڵ دامەزراندنی کابینەی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان، پرۆژە یاسایەک لەلایەن وەزارەتی داد ئامادەکرا، پێشکەش بە پەرلەمانی کوردستان کرا. یاسایەکی پێدەرچوو یاسای چەک کە ساڵی 93 ژمارە 16. تەبەن ئەو یاسایە کۆمەڵێک بڕگە و بابەتی بەخۆ گرت بوو بۆ سنوودارکردن و دانانی سنوودێک بۆ دیاردەی چەکداری. بەڵێ، تەبەن ئەو یاسایە جێبەجێ دەکرات تاکو
2015 پاشان وەزارەتی ناوخۆ کۆڕ و کۆبنەوەی زۆری کرد و مەحاوەلەیەک زیاتر ئەو دیاردیە سنوردار بکات ڕێنماییەک لە وەزارەتی ناوخۆ دەرچوو ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2015 پاش ئەوەی حتا 2015 هەر پارێزگایەک شێوازێک مولەتی چەکی دەدات هەر یەکە ڕێنمایی سربەخۆی هەبوو پارێزگاکان بەڵام وەزارەتی ناوخۆبەر پڕۆ ئەوەی بە سیستەمکردنی هەستا بە سیستەمی کردو هەرسێ پارێزگای کردەیەک طبعاً مەبەستی لە دەرکردنی ئەو ڕێنمایە بۆ ڕێخستن و سنووردارکردن و بە سیستەمکردنی مولەتی پێدان و هەڵگرتنی چەک و هەروەها نوێکردنەوەی لە هەرێمی کوردستان پاڵپش بەو یاسایەکە ژمارە 16 ساڵی 93 طبعاً دەسەڵاتی پێدانی چەک طبعاً مولەت ڕێپێدانێکە دەدێت بە دەسەڵاتی پێدان بۆ هاوڵاتی بە پێی مەرجەکان چەند مەرجێکدان دراوە بۆ ئەوەی بتانی هاوڵاتی مولەتی چەک بەدەستبێنێت لە مادەی سێدا هاتووە لەو ڕێنمایە طبعاً ئەوانەی چۆن هاوڵاتی چەک مولەتی چەکی پێدەدێ پێشتر دەبێت خاڵێک داواکارێک پێشکەش بە دەسەڵاتی پێدان بکات هاوڵاتێکە تەمەنی لە 18 دەبێت زیاتر بێت دەبێت هیچ سزانە درابێت بە هیچ تاوانێک خاستان تاوانی ئابروبەر ئەوەش پشڕاست دەکرێتەوە بە راپۆرتی بەڕێوەبەرایەتی بەڵگە و تاوان و هەروە خاڵێکی ترمان هەیە دەبێ کەمەندام نەبێت نەخۆشی دەرونی نەبێت چاوی تەواو بێت ئەوەش پشڕاست دەکرێتەوە بە راپۆرتێکی پزیشکی دەبێت چەکەش بە شێوەیەکی مەشروع بەدەستێت بێت ئەمەیان من کە یاساکەم خوێندەوە ئەم خاڵە سەرنجی ڕاکێشە مەبەست چییە کە چەکەکە بە شێوەیەکی مەشروع ینی داوای بکات یاخود داوای مۆڵەت بکات بۆ هەڵگرتنی بە شێوەیەکی مەشروع یعنی چەکەمە تەمان وەکو هەوی چەکی بۆ دەکەندێنێنە بەڵگە و تاوان دەبێت ئەو چەکە تاوانی پێ نەکرابێت دزیاری نەبێت تەزیر کرابێت فحسی لەسەر کرابێت مەزموع خاڵەکەی واروە لە قەدیمەوە زۆر کەسێتمان دەمانچەیە لە بابی مایتەوە لە ئەوەی مایتەوە یعنی دەبێت ئەوەلیاتی دەمانچەکە شەرحی ئەوەیە کە بە شێوەیەکی مەشروع ئەوە بە شێوەیەکی مەشروع ئەم یاسایە ئەو کەم و کوڕیەی نییە کە پرسیار لەو کەسە ناکرێت کە چەکەکە بەدەسێنێ هۆکاری ویستنی مۆڵەت بۆ بەدەستێنانی چەک بۆ ئەمەیتیانە طبعاً لێژنەیەکی هەڵسەنگاندن هەیە لە پارێزگا لە هەم پارێزگاکە ئەو لێژنە هەڵسەنگاندرە تەماشای هاوڵاتەکە دەکاوەکو و تەقدیمی دەکات بزانین بۆ چیەتی طبعاً هەر کەسێک طبعاً ئێستا زۆر بەڕاستی زۆر بربەستدانراوە یعنی تاکو دەکرێت کەمتر مۆڵەت دەدرێت هاوڵاتی ئەوانەی تەماشا دەکەیت تاجیرە و ڕۆژانە پارە دێنی و دەبا دەلێ پێویستم پێ بۆ دفاع لە خۆم بکەم ئەوانەی یعنی زۆر کەس هەیە تەمەنەکەی ئەمە قیاس دەکەن ئێستا ڕاستە لە یاساکاتەوە هەژدە بەس بەڕاستی هەژدە من بەش بە حال و خۆم وەکو بەڕێوەبەرایەک ئەو یاسایە مولەتێکم نەدا هەژدە بێ 20شم نەداوە لە 25 ئەو یاسایە پێویستە هەموار بکرێتەوە بە بڕوایەوە طبعاً ئەو یاسایە یاسەناسەکان دایاناوە طبعاً ینی ئەزانی بۆ ئەم پرسیاراکەم ڕەنگە ئێوە ڕۆژانە بەرکەوتنتان لەسەر لەگەڵ ئەم یاسایە لایەنە باشەکانی و لایەنە ئەوەی پێوترێت لایەنی لاوازی و زعفەکانی هەبێت هەستەکەن پێویستە هەموار بکرێتەوە پەرلەمان هەنگاوی بۆ بنێ یان نایەوێت بەخوا من وەکو یاساناسێک یاساکە زۆر پڕێک و پێکە ینی خاستم بەڕێنمایی وەزارەت زۆر تونتر کراوە بەس جێبەجێکردنەکەی شەرت ینی جێبەجێکردنەکە بکرێت دیاردەکە قەدەغە بکرێت بەگەر زۆر بە کورتی پێم بڵێ بۆ جێبەجێ ناکرێت طبعاً بەڕاستی ئێستا ئەمە وەکو پارێزگای هەولێر مولەتمان ڕاگرتووە تقریباً تاکو حدێک ئێمە لە 2000 ئیحسایەکمان هەیە لە 2015 پاشەوەی ئێستەمە دەرچوو لە وەزارەتی ناخۆ تاکو ئێستا 1920 مولەتمان داوە یعنی لە ماوەی چەندێکدا 1920 یعنی ئەوانەی پێشتریش هەیان بوو بە سیستەممان کردووە یعنی حتا ئێستا ئەوانەی لە شاری هەولێر مولەتیانێ 1920 کەس مولەتدارن واتە لە پارێزگای هەولێر یا لە سنووری پارێزگای لە سنووری پارێزگای هەولێر کەوا سنووری پارێزگای هەولێر چەند کەس مۆڵەتی چەکیە 1920 حتا ئەوڕۆ ینی ئەحسایەکەمان کە 1000 باشە بە نزیکەی تەسەورەکەن چەند کەس چەکی پێبێت لە دەرەوە ئێمە 1920 طبعاً دیار دەکەوە باسەکەم دیار دەکە طبعاً لەو یاسای لە ڕێنمایشتێکی جوانی شاتووە طبعاً هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ ئاسایش و پێشمەرگە ئەوانە پێویستیان بە مولەت نییە بەس لە عینە ڕێنمایشتێکی جوان هاتووە پێویستە لەسەر وەزارەتی ناوخۆ پێشمەرگە پاش دەوامی ئەرچی ئاسایش و پێشمەرگە و پۆلیس دەبێ مەرجە بوجیان بۆ دیارکردنی ئەو چەکەکانیان تیادا دەگرێتەوە سەر واجب بەس ئێستا ئەو دیاردێت تەمان تا حدێک مەرجە بشتان درراوە بە زۆریش تەماشا دەکەی برایانی پۆلیس و ئاسایش پێشمەرگە پاش دەوامی ستەکداریان پێ زۆری دیاردەکەش دەبینێت ینی هێزەکان کە مولەتیان پێ نایە و دەسەڵاتیان هەڵی گرن بەڵام پێیان بەڵێ من دێمەوە خزمەتان دوای قسەیەک لەسەرەوە کەینە وترێت ینی بەشێکی
ئەو کەسانی کە پەیوەندیان کردو بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە ئەوترێت لەسەر گیرفانی خۆیان چەکیان کڕیوە بۆ ئێمە نایبات بیبا لە مەجەبێ لە شوێنێکی دیاریکرااو بێ دایبنێ قسە لەسەر ئەوە شەکەین سوپاسانەکەم جەنابی ئەمید دکتۆر عەبدوڕەحمان بێمە خزمەتی جەنابتانیانی ئێوە لە هەمومان شارەزاترن لە یاساکە و دڵنیان بەراوردێکیشتان کردووە لەگەڵ یاسای چەک یاخود چەک هەڵگرتنی عێراق کە ئەو تەمەنی ئەوان هەندێک درێژترە تەمەنی یاساکەیان ینی ئەوەی بەلای منەوە پرسیارە بۆچی مامۆستایەکی زانکۆ چەک هەڵبگرێت بۆچی هونەرمەندێت چەک هەڵبگرێت من خۆم بە چاوی خۆم بینیومە لە کافتریاکاندا بۆ نمونە خەڵکاتووە لە لای لەو شوێنەی کە دەستی شتووە قەمیسەکەی خۆی ڕێخستووە دەماچەیەک لەژێر قەمیسەکەیەوە بۆ تێناگەم لە کافتریایە کاتووی ئیسراحەتێک بکەی هاوڕێیەکت ببینی دەماچەت بۆ چیەوە ئەمە بۆ کۆنتترۆل نەکراوە و هەر کۆمنتێکی زیاتری شتە بێت فەرمو زۆر سپاس بۆیەوە سەبارەت بە یاسای عێراق کە لە یاسای مە کۆنترە بڵێ یاسای بەرکاری عێراقی پێش 2 ساڵە هەموو ینی یاسایەکی نوێ دەرچووە لە بڵێ پەرلەمانی ینی 2 ساڵە تەمەنی بڵێ ئەوە لەگەڵ دۆخی ئێستا عێراق ڕێکخراوەتەوە بڵێ شتێکی باشیان کردیە هەندێک سزادان تونتر کرایە یعنی سزای لە 3 دەرەدان هەیە لە قانونی عێراقدا کە لە قانون ئەسلحەی کوردستان ئەو سزایە نییە هیچەک ئەوەی کوردستان ئەگەر بۆ کەسێ بەبێ مۆڵەت هەڵی بگرێ بۆ نمونە سزاکەت چییە بۆی بۆ بینەران ڕوون بێتەوە بوو ئەوانەی طبعاً ئەوی کە هەڵدەگریت سزای قورسی بودانایە هەندێک جار دەگەتە هەتا موعەبەد هەتایی ئەگەر ئاسایشی هەرێم تێک بدات ئەگەر تەهریب بیت ئەگەر دژی ئەمن و ئاسایش بەکار بێنیت باشە و ڕخنەیەک هەیە حقیقەتەن حتا لا یاسایەکی تریش هەیە طبعاً هەشتی ساڵی 92 ئەوی المتەفەجرات بڵێ ئەو پێشی یاسای چەکە بە ساڵێکدا تەقینە و تەقەمەنیەکان ئەوانە حقیقەتەن لەوێ سێدارەدانیش هەیە یعنی ئەویش وەکوی عێراق گەشتە سزای لە سێدارەدان ئەگەر یەک چەک بەکار بێری دژی دام و دەستگای حکوومەتی هەرێمی کوردستان و ئاسایی شتێک بدات و حتا شتێکی نامۆژی تێدایە لە بەرگە دوودا ئەوی شروعیش بکات لە تهریب الأسلحة هەر سێدارەدانی بودانایە چجار یعنی لە یاسادا سزادانی شروع یعنی دەست پێکردن بڵێ ناگەتە هێشتا ئەنجامی نەدابێ بڵێ نیوەی سزایە عادەتەن یعنی لە ئەسلێکەدا بەس شروعیش لە متەفەجراتدا لە مادە دوودا باشە چی بەنسبەت ئەو هاوڵاتیانی بە شێوەیەکی یاسایی بۆ نمونە بەبێ مۆڵەت چەک بەکارێنن ئەو سزایانەی لە یاسای چەکی یاریێمی کوردستان هاتوویانیەوەی من خوێندومەتەوە باسی گرتنی تایە بۆ ماوەیەکی زۆر نییە سزای مادیە بەڵام گرتنە وترێ لێرە کەم جێبەجێکرێ هەتا ئێستا دەست بە سەردانەگیرایە ینی تووشی دەسەڵاتی جێبەجێکردن توش نەبووە کابرا بڵێ کەی توش دەبیت کاتی بەکار دێنیت کاتی بەکار دێنی دەبیتە ئامرازی تاوانێک کەشف دەبیت کە چەکی هەیە وەک پێویستی حقیقەتەن بە ڕووپێوکردنێک هەیە سەرانسەری کوردستان ماڵ بە ماڵ بگەڕێن فەرموو کاکە تو چەکت هەیە مۆڵەتت هەیە یان مۆڵەتت نییە جەنابی ئەمید ئاماژەی پێداوت ئێوانەی لە سنووری پارێزگای هەولێر ناگەنە 2000 ئەگەر ئێمە ڕازگوو بین و واقعی بین تەماشا بکە بڕۆ بە تەکسیەک بڵێ من دەمەوێت بچمە بازاری چەک لە هەولێر دەتبەتە ڕێی کەس نەزان وە لە دهوک دەتبەتە گەلی ڕێی دهوک لەوێ بازاری چەک هەیە و بە عەلەنی دەفروشن ئەمە ئاساییە ئەمە ئاسایی نییە بەڵام چاودێری ما شتێک هەیە پێدەرە لە قانون دەپێدانە التەدابیر الاحترازیە تەدابیر احترازیە چییە کە ئەوەیە حکوومەت وەزارەتی ناوخۆ دەستگاکانی ئاسایش پێشی تاوان ئەنجام بدرێت دەبی تەدابیر احترازیە خوب پاراستن بۆ شخصێک هەڕەشە لێکراوە کە هەڕەشەکرا یعنی ڕەبتە بە 432 کە هەڕەشە بە کوشتن کرایە کە هەڕەشە بە کوشتن کرایە ئامرازی کوشتن دەبی غالیبەن دەبانجەیە یان کلەشنکوفە کە لە دادگا دەبینی
ئەو ئامرازانە بەڵام هەندێک جاریش بە چەقوو مەسەرەن بەکار هاتیە چەکی ئەوانە کەمن حەقیقەتەن بەڵام ئەگەر چەکی قورس بەکار بێت ڕەنگە قوربانیەکان زیاتر دەربچێت و هەگە لە شوێنێکی قەلەباڵغ بیت و شوێنێکی گشتی بیت یعنی مۆڵێک بیت بازارێکی وەکو شێخەڵا بیت ئاهەنگێکی شاهی بیت ئەمانە یعنی حقیقەتەن کارەسەتێکی گەورە ئەوەی ئەمڕۆکە لە ڕێستۆرانت و کافتریایەکێش کراوە کە شوێنێکی قەرەباڵغ هەیە لە یاسادا بوو برا ئەفسەرەکان هەیە حقیقەتەن ینی دادگاوە کاتی ئەمر قەبزێک دەردەکات و برای زابط دەیەوێت جێبەجێ بکات بربەستە چەکداری بربەستە لە جێبەجێکردنی ئەمر قەبزەکە زۆر سپاسانەکەم دێمەوەلاتەن بۆی زیاتر لەسەر ئەمە قسە بکەین کاک ئاری ینی ئەمڕۆ لە هەولێری پایتەخت کە نەک لە ناوخۆ نەک لە سەراستی عێراق لە جیانیش ناسراوە کە بەشەکەی عێراقێکی دیکەیەوە جێگەیەکی هەدەیە سواز بۆ خوا شارەکانی کوردستان هەموو هێمن و سەقامگیر و ئارامن لەو ڕۆوە بەڵام ئەمڕۆ بینی لە شوێنێکی گشتیە هێرش ئەکرێت و چەکی تیا بەکارەهێنرێت من پێم خۆشە کۆمنتی خۆت لەسەر و بابەتە بی و لەوێشەوە قسەیەک لەسەر ئەوە بکەین ینی تا چەندە ئاساییە ینی چەک کڕین و فرۆشی پێ بکرێ بە شێوەیەکی ئاسایی و شوێنیشیان دیار بێت زۆر سپاس بۆ هەموو لایەک بەڕاستی ئەوەی کە ئیمڕۆ ڕوویدا ئەگەر وەکو نمونەیەک بەڵێ وەکو دوایین نمونە باسی کەین کە شتێکی با بڵێن زۆر تازەیە شتەکە زۆر لەوە گەورەترە کە یاسایەک دەربچێ پێی بڵێن یاسای هەڵگرتنی چەک باش بۆ چون ئێمە خۆی هەر بوونی چەک یاخود بوونی هەر ئامێرێک بۆ زیانگەیاندن بۆ بەرامبەرەکەت کەوتنی لایەکە کەوتنی مرۆڤێکە لە ناوچوونی مرۆڤێکە ئەگەر بۆ تاکێک بێ ئەگەر ڕوبەڕووی کەسێک بێتەوە بەڵام ئەوەی ئیمڕۆ ڕوویدا لە شوێنێکی گشتیە لە شوێنێکی قەڵەباڵغە سەرڕای ئەوەیش لەگەڵ کەسانێکە کە لەسەر ئاستی دیبلۆماتن ینی لەسەر ئاستی بەرپرسیارەتی دەوڵەتێکە بوونی وڵاتێکە لەو جێگایە ئەمڕۆی کوردستان کۆمەڵێک چاو و زەخت و فشاری لەسرە ئەمە بۆ خۆی دەبێتە گرفتێکی گەورە لە ناو کۆمەلگا بۆی وا بکات ممکنە پچڕانێکی قورس یاخود پچڕانێکی گەورە دروستکە لەگەڵ لایەنی پەیوەندیدار یاخود ئەو وڵاتەی لێرە هەیە بەڵام ئێمە بە کارەکەشی ئەوەیە کە بە ئاسانی چەکەکە دەست کەوتووە ئەوەی جەنابی عەمید باسی کرد 1970 نەگەیە 2000 من ئەتوانم پێت بڵێم 20,000 کەسیش چەکی پێایە ئەمە ئەوانن کە بە یاسایی هاتوون و لە ڕێ ئەمانەوە مۆڵەتیان وەرگتووە ئێمە مەبەستمان لێرە خودی یاسایی و نایاسایەکەی نییە مەبەستمان لێرێ ئەم چەکە بۆ کوشتن بەکاردێت ئەم چەکە بۆ بڕین بەکاردێت لە هەموو دنیاوا باوە چەک بۆ پشتگیریکردنە یاخود بۆ دیفاعکردنە لە خۆ ینی لە خودی وڵاتەکە لە خودی کەسەکە بۆی کەسێکی بێگانە نێتە ناو شتەکانەوە بەڵام ئەگە تو لە ناوخۆ بەکاریبێنی لە ناوخۆ بۆ چێ بەکاردێ بۆ من بەکاردێ بۆ جەنابەت بەکاردێ بۆ ناو خێزان لەگەڵ دراوسێ لە شوێنی ئاهەنگ ینی لە شوێنە خۆشەکان مەسەلەن یاری دوو یانیاریەکە نەیباتەوە RBG ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەبینین RBG و BKC و کلاشینکۆف و تۆپ و هاون و ئەم هاوانە لێرە ئەیتەخێنی لەکوێکەوێتە عاد ئەکەوێتە ماڵی خێزانێکەوە کێتە ماڵی هاوڵاتیەک و لەسەر جادە بەرسیارەیەک دەکەوێت ئەمانە بە کۆی گشتی ئەگەر مۆڵەت پێدراو بێ یان مۆڵەت پێ نەدراو بێ بەڕاستی گرفتێکی گەورەیە بۆ خودی تاواتە تۆ گەڕێنیتەوە بۆ ئەوەی کە کێشەکە لەوە نییە ئەم چەکەی بە کەسێکە مۆڵەتی پێیانە چونکە بەشێکی ئەو تاوانانەش کە کراون بە چەکی بە مۆڵەتدار کراون کەواتە ئەبێت چی بکرێت ئەزانی چۆنە کاگیادگار ئێمە ئەگەر بڵێن مۆڵەت بێ مۆڵەت ئەگری ماوە یەکێک تەقەیەکی کردوویەکێکی کشت و مۆڵەتی هەبوو ممکنە بە ڕێزیان باشتر بزانن ئایا سزاکەی فەرقەیە لەگەڵەوەی کە یەکێک بێ مۆڵەتە حتمما لەوەی فەر جیاوازی هەبێت لە ڕووی سزاوە چون بواری منیە بەڵام ئەنجامەکە یەکە تو کەسێک دەکوژی ئەگەر بە تاوان بێ یان بێ تاوان ئەو بەشەی تر کە ئەمڕۆ دیاردەکە هەیە و بە مۆڵەت هەیە و یاخود بێ مۆڵەت یاخود شوێنێک هەیە ئەگەر بە ناڕەسمی یاخود بە غێر ڕەسمی بوونی هەیە ئەمە بۆ خۆی ئەمە ئاعترافکردنی دەسەڵاتە بەبوونی ئەو شوێنە ینی ئەو شوێنە ئەگەر هەیە وزارەتی ناوخۆ بۆ خۆی بەشێکی نییە
یا بۆ بەشێک مەسەلەن شۆپێک ناکاتەوە خاص وڵاتان وەکوڵاتان بۆ چەک تەنانەت ڕقەمی فیشەکەکەش دەنووسم ئەوەی کە دێ دەیکڕێ لەسەر ئەو ماڵە ئیتر من بەکاری نانمیشێکی تر بەکاری نانە گرنگەوەی لەسەر من بکرێتە حساب با بکرێتە شتێکی ڕسمی باگوێ لە مامعلیش بگرین دیارە مام علی خەیلانی سەرۆکی ئەنجومەنی چەک فرۆشانە لە هەولێر مام علی سلااوان لێبێ ماندوو نەبن گەر بەو پرسیارە دەست پێ بکەم ئێوە بازارێکتان هەیە ئەو ڕۆژە من سەردانم کرد بازارەکە چەکی تیا ئەفرۆشن و بازارێکە جێگەیەکە ینی وەکو کەسابەتە خەڵ کەسابەتی تیاکە شوێنی نان خواردن و چای خواردن و ئەو شتانەی لێیە ئەم بازاڕی ئێوە تا چەندە بازارێکە ینی لە ڕێگەیەوە زیان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگات یاخود ناگات با بەو شێوەیە پرسیارەکەم بکەم نەڵێم زیانەگەێنن نەشڵێم زیان ناگەێنن تۆ وەڵامم بەرەوە بەێ بێشەکی بە خێراتنی تەلەفۆن بە کەنار 24 دەکەم بە خێراتنی میوانەکان دەکەم زۆر سپاس ئەو دیاردەی چەکی دەفرۆشرێت لە شاری هەولێر بڵێ ئەو دیاردەیە فترەك پێشی ئەلعانیش چاودێری ئاسایشی لەسرە کەسانێک دێ چەکەکی دەکڕی وەکو کاخالیت ئامۆژگاری پێکرد بڵێ دەبی ئەو چەکەی خاوین بی بەکار نهاتبی نەدەزرابی مشکیلی پێ نەکرابی تاوانی پێ نەکرابی ئەوە لەلایەن وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی محافەزەی هەوێ بۆ دەکرێ باش بەس ئەو کەسە چێە نابی کابراەک بی ئاقل لە دەستدان بی بڵێ دایمە سەرخۆش بی پیاوی سەرخۆش نابی چەکی پێ بفرۆشرێ و پێی بدێ بەڵام لەو ساتەی کە دێت چەکە کاکڕێ خۆ بە سەرخۆشی نایەت بۆ نمونە آخر ئەو پیاوای ئەو چەکەی دەکرد هەویەکەی پۆ دەردەچی خۆ نابی بچی لە کارترێ شێ بەکاربینی خەرچی پێ بکوژی دەبی دیفاعی ماری خۆی پێ بکاتن دزیەکە هەتا دزەکەش بێتە سەماری نابی ئەو کابرا دزەکەش پێ بکوژی بەس ئەگەر بکرێت تەقەشی بکاتن دزەکە هەر بێتن ئەو چەکە بە مۆلەتە بۆ هەندەیە بڵێ ئەدی دووبارە لە پاشیەوەی کابراەک پێشمەرگەیە دێتن چەکی دەکڕی کە چەشی دەکڕی فیشە چیشی نییە دوژمنیشی زۆرە هەر چادەورەی کوردستانی دوژمنیتی بڵێ دژمنی ئەو حکوومەتەیە ئەو حکوومەتەش لەو گۆڕی دروست نەکرا ئەو حکوومەتەش خەباتی لۆ کرا و شەهیدی لۆ درا و کە کابراەک مام علی ئەو کەسانەی دێن لای ئێوە چەکەکردن بە شێوەیەکی گشتی لە چ چین و توێژێکن بۆ نمونە خەڵکی یاساییە پێشمەرگەیە مامۆستایە هونەرمەندە کرێکارە کاسبکارە ئەو کەسەی دێتن لە کنەما چەکی دەکڕی ئاسایشە پێشمەرگەیە پۆلیسە پۆلیس دەکاتە شورتە یعنی مرورە زۆر خەرک دێتن دەمانچەی لێ دەزرێ لە ئاودەستی لەبیر کراوە دێ دەمانچەکی دەکری لە خۆ ڕقم دەکاتەوە کە زمەکەی لەسە سووک ببی واتە کارەکەی ئێوە بە هیچ شێوەیەک نایاسایی نییە کارەکەیمە بە هیچ شێوەیەک ئاساینە لەبەرەوەی چەند سارە ئەو مەدانە هەیە هەتا ئەلان دەگەدابی تاوانێک بە چەکێکی ئەو مەدانەی نەکرێە ئاری بووی بڵێ چەند مشکلە کرایە چەند تەقینۆ کرایە چەند دنیا خراپ بووە تیرۆر گیرایە کابرا هاتێ تەقینۆی ناهەولێرە کردیە ئەو مەدانە پارێزگایەکی وێ لێ نەکرایە برێکابرەیەک چوو هادبی لەو مەدانش ئامێرێکی کڕیبی ئەجاڕمانەکی کڕیبی قومبەلەکی کڕیبی خوا نەخوازدا ت شتێک لەو مەدانەی دروست نەکرا هەتا ئێستا دەگەدابیەوە 28 سارە زەری بە بسومانێکی گەیاندبی باشە مام علی ئەگەر جێگەکەی ئێوە ئاساییە و ئەوەی ئێوە ئەیکەن یاساییە بۆچی بە ئاشکرا لە ناو شار بۆ نمونە دوکان و جێگەتان نییە ڕەحمە لە بابت ئەمە دەمانەوێت حکومە دەزای چمان لۆ بکە کاکە بڵێ ئەو کەسانەی لە مۆلەکان لە ئەو جامخانەی سەتی و وەستای لەنگەی و ئەوەی جلکی عسکەری دەفرۆشی بڵێ ئەوەی هەر جلکی عسکەری بگرە هەتا فیشەکەچ باش هەتا دەگاتە وەستایەکان باش حکومەت جێگایەکی دابین بکاتن وەکو جاران باش ئاسایشی لێبی و یعنی هەموو کەس هەڕۆ چاوی کرای تۆ الحەمدوللیلای بەس ئەگەر ئاسایش و ئەمن ئاسایشی لە ناوبی کابرا دێ چەکەچی دەکڕی وەنیا
بڵێ ژێت لێمە بڵێ فەرموو لۆ نمونە کابراایەکی پیا و خراپ دێت چەکەی دەکرێت کە ئەو چەکەی کڕی ئەگەر ئاسایش لێ بێ وەکو جاران ناوەکەی دەنووسری ڕقەمی سلاحەکەی دەنووسی و چی مامەستای عیشارەتی پێدا ڕقەمی فیشەکە کەش دەنووسێ واتە ئێستا ئەو هەنگا و ڕێکارانە لای ئێوە ناکرێت ینی نووسینی ژمارەی چەک و وەرگرتنی ئەوەلیات و زانیاری ئەو کەسەی چەکەکەی ئەوێ ئێستا لای ئێوە تۆمار ناکرێت ئەو کەسەی دێتن لەو مەدانەی چەکەی دەکڕی ئەو مەدانە خەرکەی زۆری لێ عایلێکی زۆری لێە باش بەعام یعنی کەسێن لەو مەدانێکە بەیەک هەوڕۆ کابراەک چەکەی بکەی یەکێک نەیناسی کە ناسی ئەوە دیارە فرانکەس چەکێکی کڕی بەس ئەگەر ژمارەی چەکەکەی بنووسێ سبەینێ خوانەخواست تاوانێکی کرد یەکسەر زۆر ئاسانکاریە وەرە کاکە ئەو چەکەت لەو فرانکەسی کردواتە واتە ئێستا ئەوە ناکرێت لای ئێوە تا ئێستا ئەمە فایلمانی لە ئاسایشی باش ناومان هەیە بەس تشتی مخالیف لەو مەدانەی نەکرای هەتا ئێستا هەوڕۆژی زۆر بە کورتی پێم بڵێ قورسترین چەک تا ئێستا ئێوە لەو مەدانە فرۆشت بێتان چ چەکێک بووە وەڵی چەکی گەورە ئەمە نەمان فرۆشتە لە مەدانێک بەڵێ باش زۆر سپاس دێمەوە خزمەتتان مامالی مایتی بڵێ ئەو چەکەی دەفرۆشرێ لەو مەدانەی بڵێ کابرا دێتم کۆمپانیایکی هەیە وەرەقەکی دەین لە ئاسایشی دەرێت کاکە دەچەکم دەوێت بۆ حرەسەکانی پێش دەستە ئێستا من هاتم لێرە مەسەلەن پێشش ئەوەی بازگە لێ بۆ هەر بازگا چەکی خۆی دەدەستدای هەوڕۆ ئەمە لە ئەوە نینە برێوەلا لە سعودەی دانیشتینە لە بەس سبری تۆمە هەر زۆر سپاس مامعەلی دێمەوە خزمەتتان زۆر سپاس جەنابی ئامیت خالید ینی ئەو ئەڵێت بۆچی ئەڵێ ئاسایش ئاگای لە جوڵەکانی ئەمەیە بەڵام ئەوەی لای من جێگەی سەرنج بوو ئەوەیە کە ئەو چەکانەی لەوێ ئەفرۆشرێن ئەوەلیاتیان تۆمار ناکرێ واگەر بۆ نمونە کەسێک کارێکی نایاسایی و نائاسایی و خراپەکاری پێ بکات ئێوە چۆنی دۆزنەوە کاگادە طبعاً ئێمە لە پارێزگای هەولێر تا حدێک سنوردارمان کردو وەڵاممان بۆ هاوڵاتیان چیە طبعاً شایانی باسە هەرێمی کوردستان الحەمدلله ئەو ئەمن و ئاسایشی بەخۆ بینیوە ئەگە بەراورد بکەین لەگەر پارێزگاکانی عراقی و لەگەر وڵاتانی دەوروبەر بەڵێ فەخر و شانازیە بەڕاستی ئەوەش بە شەو نخونی هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ و ئاسایش و بەوە هاتۆ بەڕاستی باش لە هەمان کاتە ئەو هێزانی سەر بە وەزارەتی ناوخۆ لەگە ئاسایش هەموو شەو هێزێکی مشتەرەک هەیە پێکەوە ئەوانە تەبان بازگە دادێنێن ئەو کەسانە دەستگیر دەکەن کە هەوی چەکیان پێ ببێ مولەت طبعاً لە یاسایەکەش هاتووە مادەی 21 چەک هەیە ئەو مادەی 21 چەک ئەو کەسانە سزا دەدا دەدێنە دادگا کە چەک بەبێ مولەت هەڵدەگرن طبعاً حەبسی تێدایە غرامەی مادی تێدا زائیدەن مسادرەی چەکەش تێدا چەکەشان مسادرە دەکەن بەس لەبەر ئەوەی هەولێر پایتەختەوەی تر ماشەڵڵا وەکو باسم کرد دیاردەی چەکداری لەو ئاخیریا وەکو دیاردەکی شەرمی لێ هاتوو پاشەوەی کە پێش چاردا تەماشا دەکە هەرێمی کوردستان پێشچوونێکی بەخۆوە دینی و خەڵک و ئاوەدانی و ئیشکردن و کار و بۆ دیاردە بەس بەداخەوە ئەو شەڕە نەگلیسەی داعشکە بەرۆکی هەرێمی کوردستانی کرد وەی هات ئاسایی کردەوە دیسان ئەو چەکدارەی دیسان سەری هەڵداوە لەبەرەوەی ئەوەی پێشمەرگەیە و ئەوانەی ڕسمی نەکەنە خەڵکی یاوانەی بۆ چاولێکەری بەکاری خۆ بەخش پێیا بوویتر لە دڵسۆزیتی لە دیفاع لە کوردستانە ئەو دیاردەیە بەڕاستی پاش شەڕی داعش دیسان سەری هەڵداوە حتا ئێستا بە 100% ناتام لێم کۆنتڕۆل کراوە ڕاستی چیە کاکە یادگار لە هەموو کارەکان 100% کۆنتڕۆل ناکرێت ئێستا تەماشا دەکەن ئەگە باسی وڵاتانی ئەوروپی بکەین فەڕەنسایە بەریتانی ئەمریکا لە هەموو وڵاتەکان تیرۆر هەیە و شەڕ هەیە و تەقە هەیە و چەکی بمولەت هەیە من ئەحسایەک باز دەکەم طبعاً بەخۆم وەکو توێژینەوەی کردم لەگەر ئەوانەی تاوانیان ئەنجاوەداوە لە بەڕێوەبراتی پۆلیسی هەولێر باوەڕ بکە کاکە یادگار من تازە باسی ئەحسایم کرد 1920 نزیکەی ئێستا دانیشتوانی هەولێری پایتەخت نزیکەیەوە بۆ 2 میلیۆن کەس بەس ئەوانەی تاوانیان ئەنجامداوە حتا ئێستا حالەتێکمان نییە مولەتدار بێ کابرای مولەتدار وەچی دێ مولەت دەردێنی باوەڕ بکە یاسایە و حەزی لە یاسایە و کابرایکی بێ مشکلە و بێدەخلاتە هەموو ئەو تاوانانەی بەچەک کراون بەچەکی بێمۆڵەت ئەوەی تاوان دەکا یعنی بەڕاستی جۆ ناداتە ئەوەی کابرا مولەتە و مولەت نییە باش ئەم چەکەی لەکوێ دەستکەوتووە ئەو واقعی کوردستان وایە یعنی چەک بەدەستکەتن بەڕاستی بە ئاسان بەدەست دەکەی وەکو مامعەلی باسی کرد لەو بازاڕە هەیە و لە هەموو جێکەیە بەس ئێمە تەمان ئەمن یەک لەوانەیەمە کە پرۆژە یاسایەکمان ئەوەکمان حاضر کرد وەزارەتی ناوخۆ بە خۆش ئیشی لەسەر کردووە
ئەو دیاردەی بازاڕی نهێلن بکەنە شێوەیەکی یاسایی مولەت بدرێت لەلایەن تۆ لەگەڵ لەوەیە پاڵپشیرە قسەکانی مام عەلیەکەی کە جێگەیەکیان دیار بێ ئەو ئەوەلیەتیان هەبێت معلومات و زانیاریەکان من وەکو یاساناسەک پێم باش ئەو بازارە بە یاسایی بکرێت لەبەرەوەی ئێستا نایاساییە ئێستا جوا بەرنامەکەی لە وەزارەتی ناوخۆ مولەتی ڕسمی بدرێت وەکو ئەوانەی ئەوروپا دەبین توکان هەیە ینی کابرا مولەتدارە لایەن وەزارەتی ناوخۆ دەتانی ئسترادی چەکەکە بکاو و بیش فرۆشێ بۆ ڕێنمای وەزارەت بۆی دادن دەیداتە چێ کودی فرۆشێ کەواتە مولەتدارە لە هێنانی مولەتدارە لە فرۆشتنی دەستگاکانی ئاسایش و پۆلیس دەتان ئەو شێوازەی باشتر کۆنتترۆل بکەن لەوەی لەو بازاڕی کە باز دەکرێت سوپاسانەکە دکتۆر ینی هەندێک ڕایان وایە کە ئەم یاسایی هەیە ئەوەی خولی یەکەمی پەرلەمان 1993 پێویستە هەموار بکرێتەوە بە پێی ئەزمموی جەنابتان ئەم یاسایە ئەبێت چۆن هەموار بکرێتەوە و چەند گرنگە هەموار بکرێتەوە و ئەرکی کابینەی نۆیەم لەم ڕۆیەوە چیە چکە کابینەی نۆیەم بە یەکێک لە خاڵەکان هەنی بە دەق ئاماژەی پێداوە کار ئەەکەین بۆ کۆنتترۆلکردنی دیاردەی بڵاوبوونەوەی چەک لەناو کۆمەلگەکەماندا بەڵێ وەختی هەموارکردن هاتیە حقیقەتەن وەکو جەنابی عەمید ئاماژەی پێکرد چونکە ئێمە تووشی شەڕی داعش بووین لە 2014 هەتا 2017 ئیتر ئەوە وەرچەرخانێک بوو حقیقەتەن لە بابەتی چەکدا چەکی ئەژنەبی بوومە هات یعنی من پرسیارێکم کرد چ چەک فروشراوە گوتی میلانیش فروشراوە یعنی باشە کە میلان فروشراوە بیت زیاتر چێ یعنی میلان چەکێکی حربی پێشکەوتووە باشە کە حقیقەتەن هەندێک کەس هەیە جوان بەکاردێنیت چەک و هەندێک کەس هەیە خراپ بەکاردێنیت وەکو موبایل چۆن موبایل یاسای خراپ بەکارانی موبایل هەیە یاسای خراپ بەکارانی چەک هەیە هەبێت هەیە بڵێ هەبێت باشە هەبێت بۆ هەندێک کەس هەبیت مەسەن شخصێک هەیە هەڕەشەی لەسرە هەڕەشەیەکی جددی لەسرە مشکلێکی عشاهری هەیە لە بینی دوو عشیرەتدا و کابرا هەڕەشەی کوشتن لەسرە دەکرێت ینی ئامرازی تر بەکاربێنن لە جاتی مەسەرەن مۆڵەتی چەک بدەت بە کابرا بڵێن تو قەدەغەیە بچیە ئەو شارە ینی عادەتەن مەسەرەن کەسێک کوژراوە کە سوڵح دەکرێت لە مەحکەمەدا پێ دەڵێن ئەو کابرایە چونکە کوشتنی کردیە ئێمە پێمان باش نییە لە پێش چاومان بیت نابیت بێتە ئەو شارە بشتە شارێکی باش ئەمە یاسا چارەسەریەکە جەنابتان ینی نمونەیەکتی باشتان هێنایەوە بۆ نمونە زۆر جار لە نێوان عشیرەتەکان لەسەر زەویوزار لەسەر کۆنەقین لەسەر کێشەیەک چەک پەنا بۆ چەک تەنانەت چەکی زۆر قورسیش پەنای بۆ براوە بەکارهێنراوە هەندێک جار یان بەس بۆ ترساندنی تۆقاندنی لایەنی بەرامبەر و ئەوی خۆیان بە دوژمنی ناوە بن ئەمە یاسا چارەسەریەکە بەڵێ یاسا چارەسەری کردیە بەڵام ئایا پابندبوون بە یاسا قەزیەکەیە پابندبوون بە یاساکەەوە قەزیە یا جێبەجێکردنی یاسا بەسەر و کەسانی کە پابند نابن قەزیەکەیە جنابی دکتۆر کە مابینی عشیرەتەکان کرا وەکو بەڵێ خەڵکم بینی لە نزیکەوە ینی پابندبوون بە یاسا مەسەر کابرایەک هەمەڕی ئینابوو لە محوەری نەوەڕان هەمەرەکەی ئینابوو بوو شەڕی گوندی باژێرە لە قەزای بڵێ بۆی لەیمان لێنە تو بە چه ئەمریک ینی چکەوە لە تەواوی کوردستانە و چەکی لایە ئەوی کە چەکی لایە بە ئەمری عەسکەری دەبی بجوڵێتەوە نەک بە ئەمری عەشائری بجوڵێتەوە کەواتە ئەوان هەر لایەنێک پابند نابێ بە یاساوە ئەبێ یاساکەی بەسەردا جێبەجێ بکرێ سزاکەی بەسەردا بە ئەمری عەسکەری جوڵانەوەی چەک ی قورس بە الحركات يعني قائد العام قوات مسلحة كسروكي هرمي كردستان ببي ياسا أو حقي هي تشكي قرص بجولته بري مثلا أو تشكا خطر رسر حكمتيش يعني باشا مثلا يك بيت ده حمر بينيت وشار مدرعة بينيت وميلان بينيت وبتشيتا سر قضايك رنجا انقلابك اللي بكويته سباستانك كاغاري ینی بابەتێک لای من بۆ بە جێگەی سەرنج پێم خۆشە بینەرانی وەڵامێک بۆم پرسیارە وەربگرنەوە دیاردەی خراپ وەکو جەنابی دکتۆر وتی خراپ بەکارێنانی چەک ینی لە ڕێگەی قوتابخانەکانمانەوە لە ڕێگەی پەروەردە و خوێندنی باڵاوە چارەسەر ئەبێ
بۆ نمونە بینی پارساڵ لە سلێمانی بڕێکخراوێک کاک لەتیف حسێن و ئەوان کۆنفرانسێکیان کرد سەبارەت بەوەی کە چۆن ئەم مەترسیە کۆنتترۆل بکرێت کەم بکرێتەوە و بنبڕ بکرێت گەر بەمانە ناکری ئەبێ پەنا بێتە بەر چ ڕێگەیەک ینی جەنابتان توێژەری کۆمەڵایەتین باشتر ئەتوانن ینی وەکو وترێت شخصیت و کەسایەتی تاکی کورد بخوێننەوە ئەمە چۆن چارەسەرە بێت ئەزانی چۆنە کاگیادەگار با بڵێن توێژەرانی کۆمەڵایەتی یاخود لە ڕێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە ئەگەر بێت لە ناوەندەکانی خوێندن تو هەرچیەک بدەیت ئەوانە تەمەنێکن تا حەدێک لە کێوە فێر دەبن یاخود لە کێوە بەکاری دێنن بێگومان لە گەورەکانەوە کاگاتە تەمەنێک ئەو وەختی زیاتر بەکاری دێن ینی مناڵ کەمتر شتەکان بەکاردێن ئەوی کە باست کرد دەقیقەن دەبێ هوشیاریەکی گشتی سەرتاسەری هەبێ نەک بۆ گەنجیان قوتابخانە بۆ خێزانەکان بۆ ئەوانەی هەیەە بۆ ئەوانەی لایەنە ئەمە بە شێوەیەکی گشتی بەڵام ئێمە بەبەرچاوی مناڵەکان چەک پاک نەکرێتەوە ڕووداوی و کارەساتی خێزانێکە بە 6 ئاچەکی هەبێ ینی هەر وەکو ڕسممەکو یادگاریەک لە ماڵ خۆی دایناوە و یار بەڵام هەر دقەیەک بەکاربێ بەکاردێت ئێمە دایمەن ڕاستە ئەوە بەشێکی گرنگ و گەورەیە با بڵێن لە ناوەندەکانی خوێندنە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە لە ڕێی با بڵێن کۆڕ و کۆنفرانسە لە ڕێی سیمیناراتە ئەمانە هەمووی کاریگەری هەن بەڵام هەنێک جار کاریگەریەکە چۆنە ینی ئەم گەنجە ئەم مناڵە تووشی پارادۆکسێک نابێت لەوێ پێوتری خراپە لە ماڵەوە بینیە دوێنەی پێواگرن جلی لە بەرەکەن دەماچەکەی لەسەر پشتێنەکە بۆ بەستن ڕسمی پێوە ئەگرێ خۆشەویستی ئەەکەن ئەزانی چۆنە ئێمە ناڵم لە تەمەنێکە ئەسڵەن نابێت بۆی باسکەی ممکنە ئەسڵەن خۆی ئارەزوومەند نەبێت ئێمە هەر ڕاگەاندنەکانمان یاخود ئەو یاری ئەلکترۆنانەکە ئیمڕۆ هەیە هەمووی چەکە بڵێ ینی ئەگەر لە ماڵیشەوە فێر نەکرێ ئەو یاری ئەلکترۆنانەکاری پێکە هەر چەکن تەلەڤیزۆنەکانەگەی هەر کەناڵێکی فلام کارتۆن و با بڵێن ئەوە هەمووی هەر چەکە ینی هەمووی چەک لێرە بنبڕێکدا نەنراوە لە شوێنانە یاری مناڵانە فرۆشتن بەشێکی زۆر باشی چەکە بەڵێ ڕێژەی بۆ دامەسن لە دوو وڵاتانی پێشکەوت و دوای سەعاتدا کوشتن و بڕین و لە ئەفلامەکانە هەیە ئەویش ماوەیەکی کەم چون سەکە زیاتر بۆچی بەکاردێ بۆ تۆڵە سندنەوە بەڵام ئێمە زۆر جار ئەگەر بین ئەو ناوەندەکانی خوێندن و با بڵێن لە شوێنەکان کراوە کۆڕ و کۆنفرانس و ئاگدا بەڵام بۆ مناڵێک بە دیدی من زۆر باش نابێ بەڵام ئێمە بین ئەو لایەنانی کە جێبەجێکارە وەک جەنابی دکتۆر باسی کرد و جەنابی عەمید باسییان کرد ڕێگری یاساکە جێبەجێ ناکرێ وەکۆی جەناب شامەژەش ینی ناکرێت جێبەجێ لەسەر کەسی بەکارهێنەر ناکرێ ینی دێت و وەختێک ئەگە بیگریت ئەگەر نەگیرە ئەم کەسە ئەو تاوانەکەی ئەنجام داوە کردارەکەی کردووە دەبێت لایەنی ئەو یاسانەی کە بوونی هەیە وەکو خۆی جێبەجێ بکرێت تاوانبارەکە سزایەکی قورس بە جدی قورسی بەسەرا بدرێ و ئەعلانیش بکرێ بۆ خەڵک ئەمە دەرەنجامی ئەو شتانەیە ئەمە دەرنەکەوانی کە ئەمڕۆ لە وڵاتانی ئەم ئێرانوانە هەیە هەڵێ واستن و لە ناو خەڵکا و ئەوی پێشتر بە قەدی عامودەوە هەڵیانەواسی ئەمانە چون دوورە لە ئینسانیەتەوە بەڵام بە جدی بگاتە ئەوانە بەڵام هەر بۆ خۆی بوونی یاساکە هەربوونی مەجای چەک فرۆجەی چەک فرۆشتن و جێ ئەمانە بۆ خۆی هەر ڕێگرتنی ئاستەمە ینی تو یەکێک خەڵکە وشارەکەی تۆ بەڵام چەکە لەو لاوە دێتە ناو ماڵانە ینی وشارکردنەوە کافی نابێ ئەوەی لەوەی کە هەوڵی دوورخستنەوەی بدەیت لە تاقەکانی کۆمەلگا سپاسانەکە مام عەلی بەنسبەت بازاڕەکەی ئێوە بۆ نمونە ئەگەر گەنجێک بێت تەمەنی بۆ نمونە 18 ساڵ بێت پارەی پێبێ بیاوێت چەک بکڕێ ئێوە چۆن مامەڵەی لەگەڵداکەن ئەمە چەکی پێ نافرۆشی دەبی کەسێک هەبی بیناسی ئەو چەکەی پێ بفرۆشتێ لەو گۆڕەی واتە بۆ نمونە ئەگەر گەنجێک بێتە لای ئێوە کەسێک لە بازاڕەکە بناسێ ئەتوانن ئەو کاتە ئەتوانێت چەک بکڕێت دەتوانی پێی بفرۆشی لەبەرەوەی دەزانی کوڕی چێە سبەی تاوانێکی پێ بکاتن دەرێکا کە ئەو پیا ئەو چەکەی لە فران کەسی کڕی ئەو تاوانەی پێ ئەنجامدا باشە لە ڕۆژێکدا ئێوە ینی بە چەند چەک ئەفرۆشن چکە ژمارەی ئەو دوکانانەی لەوێ من بینیم ژمارەیەکی زۆرن و جۆری ئەو چەکانەی ئەیان فرۆشن چین کاگەیاری گیان ئەو چەکانە کەلاشینکۆفە بەڵێ ئەمە چەکی میلان هەنەشمان دیتە هەنازانین چۆنیشە کڕین و فرۆشی پێوە ناکەن ئەگەر کەسێک سبەینێ چەکی میلانتان بۆ بێنێ لەوێ ناگەر هەموو مەدانەکەیمە خرکیەوە بە هەموو خەرکەکەی 6 دەفتەر دۆلاری پێبەیدا نابی بە 20 دەفتەر دۆلاری چەکەکی میلان بکڕی آخر ئەو چەکەتە بەچێ بەکارتێ کا گولەکەی لە چێن دەردێ وەنیا
بەس ئەمە داواکاری لە حکوومەت یازانی چمان بۆ بکە بڵێ بە کوردەکەی مەدانەکە مەدانێکی مشکیلەی تێدا نەکرا الحەمدولله ئەوە لەو 20 قسو ساری دەڕوە باشە داواکاریمان ئەوەیە جل و بەرجی عسکەری وەستایەکان مەدانی چەک فرۆشان لە جێگایەکی دیاردەکی جوان هەبی ئێستا لە ناو سلێمانێ ئەومادەن بێنەوە ناو شار ئەگەر جێگایەکی ڕێک و پێک و کۆنتترۆل کرا و چەکەکان تۆمار بکرێنە و کەسانەی دێن هەوێیان لێوەربگیرێت ئەوەلیاتیان فیلێکە بێپڕی بکەنەوە ئێوە ئامادەن بێنە ناو شاریارە و شوێنەی خۆتانتان پێخۆشە ئامادەی ناگە لە شوێنی مەشکارەبامان لۆ بێ جاردە ئاسایش بێتن کابراەک تێتن گەنجک دێتن چەکەی دەکرێت فەوری دەچی قەزێکی پێدەکاتن ئەو کابرا هە لەوێ دەگیرێتن زۆر بە ئاسانکاری بڵێ مام علی ئەو ڕۆژە لە بازاری چەک فرۆشان بە منیان وروتیان مام علی ڕیشسپی ئێمەیە بەێ پێم خۆش وەڵامی ئەو پرسیارم بیتەوە ینی بۆ نمونە لە مانگێکە چەند چەک لەوێ ئەفرۆشتێت بەو خدای ئەزەوە سەرمژێر ناکرێتن ئەو چەکە ینی بەنزیکەی تقریبن واللهی دەفرۆشرێ کابرا ئاسایشە دێتن سیلاعەکەی نەیمایە لە خۆسیلاعکی دەکڕی شورتەك دێ دەکڕی بە پێچەوانەوە هەبووە بۆ نمونە پێشمەرگەیەک بێت کەسێکی برایەکی ئاسایش برایەکی پۆلیس بێت چەکەکەی خۆی بفرۆشێ بەێ ئەوە شەبووە بەێ کابرا ئێستا لۆ کرێخانی تێچەکەکەی دەفرۆشی دەرەوە لای کاکە کرێچیمە بە 300,000 کرێچیمە چەکەکەی بە 400,000 فرۆشی بە چەکەکە مڵکی خۆیەتی یا مڵکی حکوومەت و ناوخۆ حکوومەتی نافرۆشە ئێستا لۆ نمونە ئەوێ ڕۆژە لە سەناعی کابرای خۆی کوشت بە دەمانچەی پۆلیسی وە نەبوو بەڵێ ئەوێ ڕۆژ بینیت کە شورتەک لە چۆ سەناعی لەکە برادەرێکی خۆ بوو دەمانچەکەی لێ وەرگر خۆی پێکوشت خۆ ئەو دەمانچەی مەدانی سیلاعی نییە بەڵێ ئەو دەمانچایی پۆلیسیە لەسەر زمەیتی لە حکوومەتی وەرگرتیە کابراگەوێ ڕۆژە لە دۆشێ ئەمن دەبی مەزالم بدە قسەی بکەم فەرموو کابراگەوێ ڕۆژێ مندارێکی کوشت بەداری تیژی کوشت دەمۆری هەوشێ ڕاکت خنکان پێی کوشت خۆ ئەوە ئەو لە مەدانی سیلاعان نەکرەیە کابراگەوێ ڕۆژە لە لای بەحرکە و مەحرکەی نازام لە چێندە لە بە فولایتێکی تو دەمانچەکی لە کابرایشیدا لەسەر دەعمەکی کوشتی خۆ ئەو کابرا ئەوە گیرەیە با تاقیقی لێ بکەن داخۆ ئەو دەمانچەی لە چێ کردە حکومە ئاسایش و ئەمن و ئاسایش و پۆلیس لە هەولێرێ لە پارێزگای هەولێر لە شاری هەولێر ئەوەندە چاو کراوەی و ئەوەندە مەزبوطە قەنەعاتم پێ بکە بەشەر شەوێ لە ماری خۆ بنویتن دەزانی شەوێ کوون وستیە بڵێ سپاس حکوومەتەکەمان زۆر مەزبوطە بەس داواکاریم هەردوو بارە لە حکوومەتیە بڵێ لە جلی عسکەری هەتا وەستایەکان هەمووی کۆ بگرێتەوە لە جێشی بەدیادێکی جوان ئەو ئیشە سەر بگری ئەگەر بێ ئەو بازارە شتێک بچی و ببیتە بەرە لای و هەر یەکۆ بڕا یەکۆ بڕا ئەوە خراپتری لە دوو داتی زۆر زۆر سپاس دەکەم دێمەوە خزمەتتان بۆ وەرگرتنی کۆتا قسەتان قسەم مایە ڕاوەشتە بڵێ بڵێ زۆر بە کورتی زۆر بە کورتی مامالی ئەخنان ئەتۆ من هەوشمان میوانیشم لێرە هەیە دەبی ئەمە دوو قسا دەگەتوو بکەم تێک بگەیت فەرموو کە ئەو ئیشە کرا کە ئاسایش هات وچ مامۆستا ئیشارەتی پێدا کە گولەک بکرێتن بزانی ئەو گولێ ڕقەمی گولەکەی بگری بزانین لە چێ کرێ و سبەی یەکسەر پشتی ملی کابرای دەگیرێ بڵێ ئەدی ئەگەر بەر بە لەراوی بە کەلک نایە و خەرکەکی زۆریش نەفاتی لەسەر ئەو ڕسقی لەسەر ئەو بازارەیە بڵێ بەس ئەگەر کۆ بکرێتەوە هەمووی بازار هەمووی خاوین دەبیتەوە لە جێگایەکی بی ئاسایشی لێ بۆرە کاکە ئەو چەکەی دەکری لۆ چ دەکری چ کاری پێ دەکەی کە کڕی مەجای پێدا و لۆی بنوویسی و ڕقەمەکەی لەسەر تۆمارکە ئەجا خوا بکەم سبەی زەلامەکی پێکوشت ئەوە لەسەر و کابرای مارە سپاس دەکەم سپاس دەکەم بە کاگاری ئەم جارە بێم لای تۆ دەست پێ بکەمەوە ینی کۆمەڵی نمونەی باسکرد مامالیەڵێ بۆ نمونە مناڵێکی نازدار بە پەنابردن بۆ دارێکی تیژ ینی شەهید دەکرێت با بەوای ناو بنێم ینی بەو مناڵیە چەکی بەرامبەر بەکار نەهێنراوە لە شوێنی دیکاڵێت چەک بەکاراتووە کە چەکی تۆمار کراو بووە با من لێرەوە پرسیارە بکەم ینی کێشەکە لەوەیە کە ئێمە بازارێکمانەیە چەکی تیافرۆشێت چەک بە ئاسانی دەستەکەوێت کێشەکە لە عقلیەت و ئەوەیە کە تاکی ئێمە تاکێکی هەڵچووە حتمما گشتاندن ناکەین لێرە تاکێکی هەڵچووە بە ئاسانی هەڵ ئەچێت و ئاسانترین شت کە تووڕا بێ پەنای بۆ بات چەکەکەی بەرباخەڵێتی خۆی باسی مام علی باسی کۆمەڵە شتی کرد ینی کە داواەکە
ئەمە لە دیوێک شتێکی باشە مەسەن داواکەی مەسم بەڵێ ئێمە ئامادەین بینە ناو شار بەڕێ خراوی بەڵێ بێ بەیکە سیستەم داتابیسێکی بۆ دروستەکەی ئەوەی کە دێ ینی ئەوە ئیشی وزارەی ناوخۆ مەسەلەن خۆی وجودی لەوێ هەبێ ڕسمیش وەکو پاسپۆرت ڕسمی بۆ گرم ئەیکەم ئەی خەمە سەر هەوێەکەی ینی شتێکەکەم بەڵام تو بتەوە نەتەوەک جەنابەت باس کرد ئێمە کۆمەلگایەکین زوو هەڵەچین کۆمەلگایەکین مەسەلەن نەکچەک هەر شتێک لە دەستمان بێتە بەردەستمان بەکاری دێنین ئەوانەی کە چەکیان پێ بێگومان چەکەکانیان بەکاردێنن ڕاستە مەسەلەن نمونەی باس کرد ئەوە چەکی کوێ و ئێمە باسی خودی چەکەکە ناکەین نەچوە هاتووە یان نەچوە دەکردریان نەچوە دێ هەڵگرتنی چەکەکە بۆ خۆی مەوز بابەتەکەیە یعنی ئەم بابەتەکەی ئێمە ئەوەیە گرنگ نییە چەکەکە لە بازار دەکڕێ یاخود لە وزارەی ناوخۆ دەیکڕێ یاخود لە مەسەلەن بە دیاری وەریگرتووە بۆ نمونە پۆلیسێک بۆ بە چەکە ئێمە تا ئێستا لە مناسەباتەکانە هێشتا چەک بە دیاریە بەخشێت بۆ بڕوا مەسەلەن ئێمە چینە ئاهەنگێک هەر ئەسڵەن ساحبی ئاهەنگەکە ئەبێ خۆی داوەکە بۆ بە چەکە بچیتە ناو ئاهەنگەکە باین خۆتیش بێت لە سەر چۆپی بۆ کەس و کاری خۆتە ئەوەی کە هاتوۆتە ئاهەنگە خۆ خەڵکی غەریبت بانگ نەکردووە کەس و کاری خۆتت بان کردووە با لە بوونی چەک لە ناو هۆڵی ئاهەنگەکە یان نەبێ ئەگەر لەوێش نەبێ خۆ ناو سیارەکەی هەیە بەڕاستی چەک نابێت لە دەستی هاوڵاتی بە هیچ شێوەیەک ئەمە بۆ چوونی منە بە هیچ شێوەیەک بوونی هەبێت دەبێت هەمووی بگەڕێتەوە ژێر دەسەڵاتی لایەنی جێبەجێکار ژێر دەسەڵاتی لایەنی بڕیاردەری هەڵگرتن ئیتر کاتێک شەڕێک دروستە بێەوە نمونە زۆر بە ڕێزان باسی شەڕی داعش و ئەوە بووە دەیکەم با لە وزارەی ناوخۆ بە سەدەها هەزار مەژجە بتەوێ بە سەدەها مەژجە بتەوێ داینە لە حاڵەتی وا فەرموو دەست بگرن چەکەکانتان و بڕۆن بۆ شەر بەڵام ناوشار پێویست بە چەک چییە پێ بڵێ جەنابی دکتۆر چەند گرنگە ئێمە هێزەکانیشمان ڕێک بخرێتەوە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە وەکو یەک هێزی یەکگرتووی نیزامی ڕێک بخرێتەوە بۆ نمونە پارتە سیاسیەکانمان هەر کەسە لیوا و فەوجی تایبەتی خۆی نەبێت بۆ نمونە لە ناو عەشایری خۆماندا هەر کەسە کۆمەڵێک چەکداری بە چواردەورەوە نەبێت لە کاتێکە بۆ نمونە حزبەکان لە کاتی تەنگانەیە نەڵێ داوە لەلایەن هەواداران و لایەنگیرانمانەکەین کە خۆیان و چەکەکانیان بێن فریامان کەون ئەمە چەند گرنگە ڕێک بخرێتەوە زۆر زۆر بە کورتی بێ سوپاسدانەکە واللهی من لەگەڵ ئەوەمە حقیقەتەن دەبێ ڕێک بخرێتەوە و دەبێ خەڵک ڕەوشەمبیر بکرێت ڕەوشەمبیری لەوەدایە کە پەنا بوو دادگا ببێت ئەگەر کێشەیەک هەبی بەڵێ هەنی خەڵکەکە دەبی بگەتە ئەو قەناعەتە کە کێشەیەکیشی هەبی لەگەڵ هەر کەسێک پەنا بوو دادگا ببێت بەڵام بەو حاڵەتە دەبی دادگا بەهێز بکرێت و خەڵکەکە قەناعەتی پێبیت کە مافەکەی وەردەگیرێتەوە لە دادگا و کابرات سزا دەدرێت باشتر وایە کە خۆ تووشی دوژمنداری بکەت و چونکە دوژمنداریش دیاردەیەکی زۆر مەترسیدارە لە بۆ هەردوو عایلە ئەوی کە لێدێتە کوشتن و ئەوی دەیکوژیتیش ڕەنگە هەندێک جار ماڵیان خراپ دەبیت ماڵی بار دەکەن هەتا چەند کەس دێن لە ڕووی کۆمەڵاتیەوە تەدەخل دەکەن هەتا ئیشەکە چارەسەر بکرێت یعنی مەبەستم لێرە حقیقەتەن ئەسەرێکی خراپی تێدایە ئەگەر تو بەکارت هێنا چەکەکە ئەگەر چەک لە نمونەیەک دێنم لە مانگی ڕەمەزان ئەم ساڵ لە سین بووم منیش لە برادێکی پارێزەرم پرسیوتم باشە ئەنگۆ چۆن سەیتەرە دەکەن لەسەر ئەو ملیارێک و 500 ملیۆن بەشەر لێرەنە گوتی قانونیمە هەر کەسێک چەکی بەکارینە هەر شەڕ بکەن شەڕ بەبێ چەک ینی چەکێک شەڕ بکەن هەردوو دەچنە سژنێت ڕێک دەچنە سژن 6 مانگ لە سژن دەبێت ئەنجە کەوەرە لێدە پێشنەوە ئەنگو بوو تونند و تیژی بەرەمبەریەک بکار تەماشا بکە وڵاتێکی وەکو سین بەچێ یاسایەکی بەسیط ئەوە ئەمما لێرە ینی سزادان گەرانتی کردیە کە سزا نادرێت بوویت بە کوردی دەڵێ دەبوو تێمینیت باشە شون کابراایك بووی تێ بمینیت ئەگە قەتل بکات ئەگە چەک هەڵگریت بێ مۆڵەت و بە ئازادی بسوڕێت باشە من بابەتێکی زۆر گرنگ هەیە مەبستمە وەڵامی جەنابتان بزانم ینی من ئەوە بۆەوەی لە کامێراکە دەرنەکەوێ ینی ئەمە لە فەیسبووکە بازاڕیان هەیە نەوعەتی چەکەکەی داناوە ئەڵێ تارەقی خەتوردە نازانم 80% پاکە نرخەکەی ئەوەنەیە ژمارەی تەلەفۆن ئەمە بۆ فرۆشتن موزەلی شعبی نرخەکەی ئەوەنەیە ژمارەی تەلەفۆن ئەوەنە ئەمە بادەم
ژمارەی تەلەفۆنی لەسرە چۆن وا بە ئاسانی فرۆشن کاک یادگار تەمان دەستخۆشی لێ دەکەم لەوە بەرنامەزە ئەوە نایاسایە دەبی زراعتی لەگەر بکرێت ئەوە نایاسایە بەس شتێکی باشەیە باسی بکەم ئێستا طبعا ئێمە بیدایەتی مانجیەکی 2019 لێژنەی ئەمنی پارێزگای هەولێر لە وەزارەتی ناوخۆ دووسێ کۆبنەوەی چڕ و پڕکرا حتا لە کۆبنەوەیەک جەنابی سەرۆکی حکومەتیش ئامادە بوو باسی ئەو دیاردانە کرات زاهدێ چەکداری زۆر بووە تەقە زۆر بووە چەکی قڕ زۆر بووە ئەو دیاردانەی لەو شارە ڕوودەدات طبعا بەیانی ژمارە دوی پێدەرچوو لە دەی 2019 6 مانگ مولەتیاندا 6 مانگ مولەتی هەیە طبعا لە دەی 8 کۆتایی پێدێ طبعا چەند بابەتێک دەبی ئەو چەکە قورسانی کە باس کرا لە هاون و قازیفە و بیکەیسی و ئەوانە سەر بە وەزارەتی پێشمەرگەنە دەبی هەر هەمووی تەسلیم بکرێ دوو لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەولێر و ئاسایش دوو بنکەی گەوریان کردوتەوە داوا لە خەڵک خلال 6 مانگ دەبی تەسلیم بکرێەوەە چەکی دی کلاشکۆف و دەمانچە ئەوانەی بێمولەتن بە هەمان شێوە دەچن ئەوانە تەزیل دەکەن لە وجان ئەفۆن تاوان مودەکەی دەهێشتاوە دەبێت من داوا دەکەم ئەو بەرنامە شتێکی باشە دەیهێشت ئەوانەی تەسلیم نەکران دەبی هێزێکی بە خۆت پێک بێت یاسا جێبەجێ بکات یعنی تحریکی عام بکرێت ئەو چەکە قورسانی لە هەر چێبی لە هەر ناوەگری لە هەر شوێنێکی دەستی بەسەردا خەڵکی چەکی قورسشی پێ بەڵام ئەو بەیانە جێبەجێ بکرێت دەبی دەست بەسەر دابجدێت و کاردانەوە یاسایشان لەگە بکرێت ئەوان کەش تەزیل بکرێت ئەگە جێبەجێ بکرێت دیاردەکە تا حدێک بمبەر دەکرێت کۆنترۆل و مام علی زۆر بە کورتی کۆتا قسەی خۆت زۆر بە کورتی برا بەنسبەت چەک فرۆشتن ئەو برادرە عیشاتی پێدا مامۆستا دەرێ هەمەر هاتێ لۆ شەڕی خۆم هەمەر لە مەدانی سیلاعی نییە بڵێ هەمەر چەکەکە عسکەریە چی بکرێت باشە مام علی لۆ مەسەلەی چەکی بەنسبەت چەکی کردنە فرۆشتی چەکی بڵێ ئەو دیاردەیە هەبی باشە بەس حکوومەت مسێتەری لەسەر هەبی زۆر زۆر سپاس مام علی سپاس بۆ تەواوی میوانەکانم من لە کاتی خۆشم لامدا سپاس بۆ ئامادەبوونتان ئەرکتان کێشا سپاس بۆ مام علیش بەڵێ بینەرانی ئەزیز ئەمەڵقەی پاسی یادگار کۆتایی هات تا هەفتەی داهاتوو تەوەرێکی دیکەی گەرم کە بە نسبەت ئێوە گرنگ و بڵین جێگای ئەهەمیەتانە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن خواتان